گەندەڵی بە یەکێک لە نەخۆشیە کوشندەکان دادەندرێت هەر کاتێک ئەو نەخۆشیە لە هەر وڵاتێک بڵاو بێتەوە بەرەو ئایندێکی خراپ ڕاپێچی دەکات. هەرێمی کوردستانیش ماوەیەکی زۆرە تووشی ئەو دەردە کوشندەیە بووە. ساڵ دوای ساڵ ئەو نەخۆشیە زیاتر تەشەنە دەسەنێت. لەگەڵ ئەوەشدا چەندین دەستە بۆ ڕوبەڕبوونەوەی گەندەڵی دامەزراوە وەکو دەستەی دەستپاچی و داواکاری گشتی و دیوانی چاودێری دارایی. بەڵام ئەو دەستانەش نەیانتوانیوە ڕێگری لە بڵاوبوونەوەی گەندەڵی بکەن. ئەو دەستانە متمانەی پێویستیان نەداوەتە خەڵک. نادر عەبدولعەزیز دادوەری لێکۆڵینەوە لە دەستەی دەستپاچی هەرێم دەڵێت یاسای دەستەی دەستپاچی کەم و کوڕی هەیە پێویستە هەموار بکرێتەوە بۆ ئەوە ڕێکارەکانی ڕوبەڕبوونەوەی گەندەڵی باشتر بێت. لە کاتی دەست بەکاربوونی دەستەی دەستپاکیەوە ئیش و کاری خۆی بەڕێوە دەبات ئیش و کارەکانی ئەنجام داوە ئەوەی پێویست بووە لەسەر شانی بۆ بەگوێرەی ئەو دەسەڵاتانەی کە هەیە هەمووی جێبەجێ کراوە. ڕاستە لە یاساکان لە ڕێنماییەکان کەم و کوڕی هەیە پێویستیان بە هەموارکردنەوە هەیە ئیش و کارەکان باشتر بەڕێوە دەچن بە یاسایی تر دەبن ئەو کەم و کوڕیانەی لە یاسایەکە هەیە نامینێ. لە هەولێر 315 داوا تۆمارکراوە و داوای سزایی تاکو ئێستا 81 داوا لەژێر لێکۆڵینەوەیە ئەوانی تر هەموو یەکلا کراونەتەوە و کۆتاییان پێ هاتووە. یەکێکی تر لەو دەستانەی کە ئەرچی سەرەکی ڕوبەڕبوونەوە و ڕێگریکردنە لە گەندەڵی دیوانی چاودێری داراییە کە بە یاسای ژمارە 2 ساڵی 2008 دامەزراوە. بەڕێوەبەری پلاندانان و بەدواداچوون لە دیوانی چاودێری هەرێمیش دەڵێت لەو ماوەی کە کارمان کردو داهاتی زۆرمان بۆ حکوومەت گەڕاندەوەتەوە دەتوانین کاری باشتریش بکەین. ئەگەر لە ئاشکراکردنی کەیسەکانی گەندەڵی هاوکاریمان بکرێت دەشڵێت فەرمانبەران لە ترسی سزادانیان ناتوانن هەواڵی گەندەڵی دامەزراوەکانی حکوومەتمان پێ بدەن. لە ماوەی کارکردنمان طبعا زۆر کێسمان کردی بەڵام طبعا احتیمال ئەمە ینی نەمان دایتە ڕاگەیاندن و پارێکی زۆریشمان گەڕاندیتەوە لە حکوومەت لەسەر ئەو کێسانە ماعەداوەش ئەمە کە هەربوونی دیوانی چاودێری دارایی وەکو دەربەستێکە یعنی ناهێنیت ئەو کەسانێک کە نەفس نزمن بە کاری خراپ هەڵبستن ئەوانە هەست دەکات کە کەسێک هەیە چاودێری دەکات بەڵام ئەگەر کە نەبیت ئەوە احتیاجی ڕێگەیان پێدێت. زۆر جار بووە فەرمانبەر هاریکاری دەستەکانی چاودێریوە لەلایەن سەرۆکی فەرمانگەی خۆی یعنی ئازار درایە لادرایە لە کارەکەی زیانی پێگاندیە لۆی ئەوان احتیمالە ئەگەر بشکن شتەکان زۆر بە ینی نهێنی بیت یعنی نەتوانن بێنی. ئەوەی بۆتە کێشە بۆ دەستەکانی ڕوبەڕبوونەوەی گەندەڵی لە کوردستان زۆربەی گەندەڵیەکانی هەرێم بە یاسایی کراوە یان لەلایەن بەرپرس و ئەو دەست ڕۆیشتوانە ئەنجام دەدرێت کە لە سەر و یاساون دادگاکان ناتوانن لێکۆڵینەوەیان لەگەڵ بکەن بۆیە ئاسۆی چارسەرکردنی ئەو نەخۆشیە کوشندەیە لە کوردستان بە نادیاری ماوەتەوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.